سڵاتان لێبێت دوو هاوسەری جوان خۆتان گۆڕیوە ئەمڕۆ چیتانێ بۆ بە قەزابوونی پارێزگای هەڵەبجە. زۆر سپاس پێشکی بەخێر بێنەخوا ئێمە وەکو هەڵەبجەیەک و هەڵەبجەیانە بڵێم زۆرمان پێخۆشە کە ئەم ساڵ یادی 156 ساڵ یادی بە قەزابوونی هەڵەبجەکەینەوە. هەڵەبجە نەهامەتی زۆری چەشتووە، پێمان خۆشێ من لەم ڕۆژات دڵخۆش بین ئیتر بە دایک و باوکمان بە کەسەکانمان دۆستەکانمان خەم نەخۆن، پێمان خۆشە ئیتر دڵخۆش بین بە بۆنەی کەوت بە پارێزگایش بووین بە پارێزگا وەزیاتر دڵخۆش بین. با پرسیارە لە خاتونەکەت کەم ساکارخان خاوەنی کافەیەکی بەناوبانگن لە پارێزگای هەڵەبجە، شیرینی جیاوازتر چیت دروست کردووە ئەم ساڵ؟ هیچی تر هەیە تازە بۆ شیرینیانەی کە نامۆن لە لای هاوڵاتیانێنە لای تۆ تاو ناسرانیان هیچ هێشتا ماوێتی خەڵک بیزانێ؟ زۆربەی شیرینیەکانمان تازان بۆ ئەم ساڵ بابەتی بێکەریمان ئیزافە کردو ڕۆژانە و بەردامەتوان بڵم هەفتانە ئایتمی نوێمان هەیە، شتی تازە زیادەکەین. زۆربەی شیرینیەکان ئەلحەمدولیلا لە ئێستا خەڵکەکە تاوا خەریکە بە تەواوەتی ئەیناسێت. ئەمڕۆ شیرینیتان هێناوە؟ با هێنابوومان لەوانەیە لەگەشت بێتە لای ئێوە، بەڵام زۆرمان هێنابوو. ئەمڕۆ کونجیمان دابەش کرد بەسەر میوانەکانە. هەمیشە بەدەست و دیاری و لە چالاکیەکانە بەشدارن. شیرینیەکان چۆن ئێستا هاوڵاتیان باشە لە ناسینەوەیان؟ سەرەتا من بیرم دێ ئەو ناوانەی بە منتەوت عەجیب و غەریب بوون، ئێستاژەر لای خەڵک وایان ناسراون. نان ئەلحەمدولیلا ئێستا خەڵک زۆر ئاستێکی زۆر چۆتە پێشەوە، خەڵک زۆر باشترە ئەیناسێ و ڕاشی زۆر لەسەری هەیە. لە مێشتای چیترێ شیرینی نوێ؟ بێگومان هەمیشە هەوڵەیەم نوێترین پێشکەشکار.